سڵاو بینێرانی خۆشەویست ئەم کاتە و هەم کاتێکتان باش من محەممەد جەلیلم بەرنامەیەکی نوێی دەنجی خەڵک لە شاشەی کەناڵی بادینیانەوە پێشکەشتان دەکەم لە بەرنامی ئەم جارەی دەنجی خەڵک باز لە ڕێزگرتنی مرۆڤەکان دەکەین پێویستە مرۆڤ بەر لە مردنیان ڕێزی لێبگیرێت لەگەڵ هاوڵاتیان گفتوگۆ دەکەین و ڕابۆچوونی هاوڵاتیان لەسەر ئەم تەوەرە وەردەگرین بینەرمان بن. سلااو خۆشبی بە خێر بن. پێش ئەوەی مرۆڤەکان لە دەست بدەین پێویستە خۆشمان بێ. بەڵێ بەزدی لەبەرەوەی ئێساکە خەڵکێکی زۆر هەیە کە پاژەوەی لە دەستی دەین شین و ڕۆڕۆی لۆ دەکەین. پێویستە کە کەسەکە مەوجود بی زیاتر خزمەت بکرێ، زیاتر مرۆڤایەتی دەستەبەر بکرێ، ئەو کاتێک کە مەوجودە زیاتر پێویستە خزمەتی بکرێ، ئەو کاتێک کە مەوجودە زیاتر دۆستایەتی لەگەڵ بکرێ. پێویستە ئەو کەسانەی کە مەوجودن چۆن بڵێ دۆستایەتی لەگەڵ بکرێ و خزمەتی بکرێ و ڕەفیقایەتی و برادەرایەتی و چۆن بڵێ یارمەتی دەری کەسانی دەوروبەر بین. گرنگە با بڵێن ئەو کەسێکە لە ژیان ماوە پێویستی بە یارمەتی بوو هاوکاری بکرێت و یارمەتی بدرێت. بەڵێ خۆی دەبی ئینسان هیچ سوودێکی نابێ و کاتەی کە مرد تاو کە کابرا لەسەر ژیانەکەی کە نەما پێویست ناکە ئێمە تەنها دووحا لە دەستمان دەمێت دوعای لە بۆ بکەین. ئەو کاتێک کە مەوجودە پێویستە یعنی ئەگەر یارمەتیەکی بێ یاخود هەر شتێک پێویستە ئینسان بەبێ ئەوەی بیری لە هیچ مەسلحەتێ بکاتەوە فقط ئینسانیەتی و دۆستایەتی و برادەرەتی دەبێ خزمەت بکرێت دەبێ ئینسانیەت لە پێش هەموو شتێکەوە بێت. نووسەری بەناوبانگ ئێرانی حەلی شەریعەتی قسەیەکی جوانی هەیە دەڵێت دراوسەیەکەمان لە برسا مرد کەچی خزمەکانیان مەڕیان بۆ سەر بڕێ. کە ئینسانەکە کە مرد تەنها دووحایە کافیە لە بۆی پێویست بۆ ناکە من چەندەها مەڕ و چەندەها سەر حیوانی بۆ سەر ببڕم. کابرا کە مەوجود بۆ خزمەت بکرێ کە ڕۆیشت ئەوە تەواو خۆی خوای خۆی تەنها دوعا لە دەست ئینسانەکە دەمینێت دوعای خێر و چاکەی لۆ بکە. ئینسان کە مەوجود و پێویستە زیاتر خزمەت بکرێ کە ڕۆی پێویست بۆ ناکە تەعزیە بۆ دامدرێت یاخود چۆن بڵێ خزمەتی بکرێت چۆن بڵێ 3 ڕۆژ 4 ڕۆژ تازە و ناخواردنی بۆ دروستکرێت نا ئەو شتانە ئەسڵان پێویست ناکە لەبەرەوەی ئینسانێک کە مەوجود بۆ خزمەتت نەکرد پاش ئەوەی کە ڕۆی پێویست بۆ خزمەتە ناکە کە بۆی دەکەی شین و ڕۆژ نابێ بە هیچ. زۆر دەگوترێت تاوەندەی لە ژیاندا ئەو کەسە وابزانم هەر قسەشی لەگەڵ نەکرد و یارمەتیشی نەدا و کەچی دەمرێت لە تازیەکەیدا گریان و شین و ڕۆ و خواردن و شیرینی لەسەریدا بەش دەکرێت. پێویست ناکە بڕێی من لەبەر ئەوەی کە ئینسانەکە مەوجود بوو تۆ هیچ عیلاقەیەکی شخصی لەگەری نەما بگرە پەیوەندی لەگەری پچڕان پاش ئەوەی کە ئینسانەکە کۆچی دوایی کرد و وەفاتی کرد و هەڵەسی دەچیتە سەر خەبران و بۆی شین و ڕۆڕۆی بۆ دەکەی و ئاچیتە سەر تازیەکە و تەنها خەفەت خواردن ئەو گە شتێکی چۆن بڵێ دنیاییە و تەکا ڕیاییوی شتەکە بەو نوعی نییە کە تو دەچی خۆت پیشانی خەڵکت دەینە ناو دۆست و برادرن خەم و خەفەتی خۆت باز دەکەی دەرەی چۆن بڵێ وەڵاهی خەفەتێکی گەورە بوو بۆ لە دەستدانی ئەو هاوڕێمیان ئەو برادرم تۆ پێش ئەوەی کە ئینسانەکە لە دەست بدەیت تۆ ئەسڵەن هیچ عیلاقەیەکی لەگەڵی نەماوە عیلاقەت لەگەری پسڕاندەبوو ئێستا کە ئینسانەکە وەفاتی کرد شین و ڕۆڕۆشی بۆ مەکە. جاریەوە لەگەر کەسێک لە ژیان مابوو ئەو کات ئەو کەسەت خۆش بێ سەردانی بکە گرنگی پێ بدە نەدوای کە مرد و چوو ژێر خاکەوە و کات سەردانی بکە هەموو شتێک بێشۆلە. باشە چەند گرنگە لە ژیان مرۆڤ لە ژیاندا بێ هاوکاری بکە تا پێت بکرێ لە هەر ڕادەیەک بێ ئینسانێک تا لە ژیان ماوە بە تایبەت نەخۆشەکان بە ساڵات چوان چەند بتوانانی یارمەتیان بدەی هەرکەمە. باشە دوای مردینیان هیچ سوودەشی دەبێ گریان و شین و ڕۆ مەولود نەبەوی ئابات هیچ شتێک کە ڕۆی گەڕانەوەیان نییە ماڵ چۆل دەبێ بێەوەن. باشە زۆر جار دەگوترێت حەلی شەریعەتی قسەیەکی جوانی هەیە دەڵێت خزمەکەمان دراوسەیەکەمان بورە دراوسەیەکەمان لە برسا مرد کەچی خزمەکەیان مەڕیان سەور بەڕی. قسەکە زۆر ڕاستە دەست خۆش وایە بێت. تۆ دەڵێ چی؟ تەواوە ئینسان تا بتوانێت لە ژیان ماوە بە تایبەت وەکو وتیش دەراوسێ یان هاوڕێیەکی نزیک یان خزم و کەست تا لە ژیان ما بێ چەندی بتوانی یارمەتی بدەی هەرکەمە.
بەخۆی لە ڕاستیدا پێشەشی بە خێراتتان دەکەم و ئێمە عادەتەن کورد بەحام یعنی شتێکی باوە ناوێمە تا کەسێک لە دەست نەدەن چ بە مردن بێت چ بە ڕۆشتن بێت چ بە سەفەرکردن بێت گرنگی و کەسە نازانین شەرنەی لە هاوڕێت بێت شەرنەی لە کەسێکی یعنی دەوروبەر بێت لەوانەیە دایکت بێ باوکت بێ برات بێ خوشکت بێ تا لە دەستی نەدەی گرنگی و کەسە نازانین دوای مردن چ گرنگیەکی بۆ دەبێت چونە سەر قابران و مەولود نەبیکردن و گریان و شین و ڕۆ بۆ کەسە هیچ گرنگیەشی دەبێت بەڕایی من کەسێک کە ساغ بێت سلامێک و دوو قسەی خۆش لەگەڵ بکەی باشتر لەوەی کە 100 حیوان و 100 شتی لەسەر ببڕی کە دوای مردنی ئێستا کە لە بەرامبەریای دوو قسەی خۆش لەگەڵا بکەی دوو سلامی لەگەڵا بکەی باشتر لەوەی کە لە دوای خۆی و هزار خێر و خێراتشی لۆ بکەی مەسەلەیەکی کوردەواری هەیە دەڵێت کە من ساغ بووم نهاتی بۆ سەردانم لە دوای مردنم چی دەکەی لەسەر گۆڕستانم گە من ساغ بووم نهاتی بۆ لام و شتێکت بۆ نەکردم و یارمەتی نەدام ئەگەر دەستم کورد بوو یان ئەگەر پێویستیم بە تۆ بوو هەر شتێکە یارمەتی نەدام بەسەر گۆڕەکەم استفادەی نییە وابزانم بەڕای من استفادەی نییە پێم وایە ئەگەر کەسێکی دەوروبەرت کەسێکی نزیکی لە خۆت لە دەستدا ببێتە دەرس بۆ کەسانی کەماون بۆت شەر نییە مەسە بۆ نمونە تۆ بە یەک جار هەمووی لە دەست نادەی بۆ نمونە تۆ یەک دوانێک لە دەستی بۆ بێتە دەرس بۆ کەسانی کەماون ڕێزیان لێ بگیری و یارمەتیان بدەی بۆی بتوانی کە مردیش ئاسوودەبی لای خۆت مرۆڤ دەبی ڕێزی لێ بگری هەتا لە ژیان ماوە کاتێ بمریت ئەو کاتە ناگەڕێتەوە ڕێزی لێ بگرێزنگ لەو کاتە ڕۆیشت چەند گرنگە مرۆڤ لە ڕووی مادی و معنیویەوە یارمەتی ئەو کەسە بدرێت دەبی ینی پێش ئەوەی بمرێت پێشەوە بمری دەبی هاوکاری بکەی بە هەمی شێوە هەتا لە دەستت نەدایە بەڵێ کاتێکەکە لە دەستماندا و ناگەڕێتەوە کاتی لە دەستماندا پێشتر هاوکاریمان کردبی بە مادی معنیوی لە دەستمان نەدابیت باش زۆر دەڵێ کەسەکە تا لە ژیانی ما بێ هیچ جاری وا هەبووە دەڵێ سڵاوی شرێ نەکردووە قسەشی لەگەڵ نەکو کەچی کە دەمرێ دەشتە سەر خابرا وایە زۆر تشوامان بینیەوە هەر سڵاویش لێ نەکرد کاتێ مردووە دەشە سەر فاتیحەکە و سەر گۆڕی و سەر قەبرستان بەڵێ خەم خواردنی ئەو کاتی ئەو کاتە خەم خواردنی سودەشی دەبێ هیچ سودێکی نییە ئەو کاتە هیچ سودێکی نییە بچێت سەر گۆڕی کابرا لە ژیان نەماوە چوو پێشتر بایەخمان داباوە پێشتر هاوکاریمان کردباوە ئیسەش هیچ سودێکی نییە یعنی دنیاکە وە لێ هاتیە ڕەحم نیمایە ئێستا لە ڕەحمدایە گرنگە ئەوەی مرۆڤ ڕێز لە یەکتری بگری زۆریش زۆر دەبی گرنگی پێ بدەی بەس ئێستا یعنی ڕەحم نماوە گرنگی پێ نادێن کاتێ مردیش لۆ چییە ناگەڕێتەوە کاتێک کەسەکە دەمرێ ئەوەندەی لە ژیانیدا مامڵێن دراوسەکە لە برسا دەمرێت هیچ دراوسەکان و خزم کەسەکان گرنگی پێ نادرێت هەر باڵێن خواردنیشی پێ نادرێت کەچی لە تازیەکەیدا مەڕی بۆ سەر دەکەت و تەلەفۆنی ئەولا دەکەت و فلان کەس مردو و فلان کەس مردو پێش ئەوەی بمری ئەو شانەیان بۆ بکەین ئەو کارانەی بۆ بکەین کە لە ژیان نیمە زۆر یعنی دەبی گرنگی پێ بدرێت هەتا لە ژیان ماوە هاوکاری بە معنی بنە بە هەمی شێوە هاوکاری بکەی ماندوو نەبن خۆش سەلامی چەند گرنگە مرۆڤ ڕێز لە یەکتری بگری پێش ئەوەی بمرێ بە شەر دەبێ هەموو ڕێز لە یەک بگری لە هەموو کاتێک شەرنی لە مردن تا لە ژامی دەبێت ڕێز لە یەک بگری پێویستی بەچ یارمەتی بدەی هەر کاتێک پێویستی پێ دەبێت یارمەتی سوودی ناوێ بەس ئەو کاتەی دەمرید ئەوجە خەڵکەکە لە دوای دەچی لۆی دەگیرێت لە خۆی دەداوەوەی دەکە هیچ سوودی دەبێ ئەوە گریان نەوشین و ڕۆیە هیچ سیدێکی دەبێت لەسەر قەبران ناوەڵە کاتن پێویست ناکە بچ لە خۆ بدە وەتا لە ژیانمەوە یارمەتی بدە بەس لۆ وەختە لەبەر چاوێ ماڵەکەیەوە دەکا لۆ بەس دابران فلانە کەس لۆ گیرا فلانە کەس خەمی لێ خوارد هەموو بتە مەسلەحەت ژیانیش لەگەلی گەیشتێکی پێی نەبی لە ناستەماریش لە کاتی نەخۆش دەبی داوا یارمەتی لێ دەکا ئەوەی ڕەتی دەکات تۆ دەرێ مەجارم لێ ئیشمەیە ئەو کاتی نەخۆشە پێویستی لەوانێ بە زۆر تشتی هەبی پێ تەلەفۆن بای خۆی لە تو دەدەین تەلەفۆنت دەکات زۆر کەسەوە سڵاو ماندوو نەبن
سلااو ساغوی سپاس مەمنون. چەند گرنگە مرۆڤ پێش ئەوەی بمرێ ڕێزی لێ بژیرێ. طبعاً مردوو دەبێت ڕێزێکی لێ بگرێت وەکو لە لای مادی و هاریکاریەوە. باشە زۆر جار دەبیندرێت ئەو کەسەکە دەمیرێت ئەوجا کەسەکان دێن نابێت ئێستا مردوو تەواو چ خەمەچ لێ بخۆیت نابێت تازە مردوو چوو ناگەڕێتەوە لای گریان و شتیوە هارا و ناکرێت و شتانە بێ سوودە. دوای مردن هیچ توشتەشی دەبێت گریان و شینەڕۆ ئەوەی گرینگە لە ژیاندا کە تو لە ژیاندا یارمەتیدا لەگەڵی بووی ئەو هەر ئەوە گرنگ نامینێتەوە بە گرنگی نامینێت ئەوە دەمینێتەوە بەس تازە مردووەکە چوو ناگەڕێتەوە چاوەی نییە. ماندوو نەبن. خواافت کا بژی سپاس دەکەم. چەند گرنگە مرۆڤ پێش ئەوەی بمرێت ڕێزی خۆشەویستی خۆمان بۆی دەربڕێت. واللهی ڕاستی مرۆڤ پێویستی زۆر بە غزم و کەسی خۆی هەیە ئەوە یەک دووەم جاریش وە باشە چەند غزم و دۆست و غزمی خۆت هەبی وە باشە قەدری لێ بگری هەتا لە دەست نەداوە لەگەل لە دەستی بدەی بەڕاستی ناگەڕێتەوە بگیرێ لە خۆ بدەی وە باشە زۆر قەدر لە یەکتی بگرین. باشە چەند گرنگە مرۆڤ پێش ئەوەی لە دەستی بدەین ڕۆحی هاوکاری بۆ یەکترمان هەبێ یارمەتی یەکتری بدەین لە ڕووی مادی و معنەویەوە. واللهی زۆر باشەوە بەڕاستی بەشەر ئازیزێکی خۆی لە دەست بدات یان هاوڕێکی خۆی یان دایکی یان بابی ئەو بەڕاستی چەند هەتا لەسەر ژیانە بەشەر چەند پێویستی بە یەکدی هەبی زۆر باشە بەڕاستی لەگە یەکدی چەند دەستی یەک و دوو بگرین زۆر باشە وە باشە هەتا نەمردی ئەگەر مرد ئەنجی لە دەستت دەچی و دەچی دەبی ناوەڵە سوودی نابی بژیری سوودی نابی تازە سەروەت و سامانیان وە لە دەست و بەشەر وە باشە چەند ساغوی هاوکاری یەک دوو بکە لە مادی لە معنەوی لە غزم وە باشە تا لە دەست ندا لەگەل لە دەستتدا تازەی لودانەیە گیر و گریان بێشۆ لە بەخوای زۆر دەگوترێت با بڵێن جیرانەکەیان لە پرسان دەمرێت و دواتر لە تاسیەکەیدا مەڕی دووسەر بەخوای فایدەی نیانجی فایدەی نیە بەشەر چەند ڕێز و قەدری خۆی هەبی لەکن جیناری لەکەن غزم و کەسی وە باشە هەتا نەمردیە لەگەل مرد تازە ناگەڕێتەوە جریان بێشۆ لە پارە بێشۆ لە سەروەت و سامانەی دنیای بێشۆ لە بەخوای وە باشە تا لە دەستی نەدەی لەگەل لە دەستدا بەخوای ناگەڕێتەوە. کەسێک پێویستی بە نەخۆشێکە پێویستی بە هاوکاریە لە ڕووی منداڵەکەیەوە یان بەخۆیەوە هاوڕۆحی هاوکاریمان لە نێوان یەکتر زیاتر هەبێت باڵێن یارمەتی یەکتری بدەین. واللهی بەشەر چەند جیناری یەکبی چەند یارمەتی یەک و دوو بدا هێشتاکەمە چەند لەگە یەک باش بی هێشتاکەمە چەند عائلە تێکلی یەک دوو بینێشتا باشە وە باشە هەتا لە دەستی نەدەی ئەگەر لە دەستتدا تازە بێشۆ لە فایدەی نێ ناگەڕێتەوە لە نەخۆشی مادی معنەوی تازە ئەگەر لە دەستتدا ناگەڕێتەوە چکم بەڕاستی مردن زۆر شتێکی نەخۆشە مردن لە پێش هەمومانە بەس شتێکی زۆر نەخۆشە لەگەل لە دەستتدا هەنگی جیران فایدا مال پارە سیارە ناگەڕێتەوە وە باشە هەموو تشتە قەدر لە یەکدی بگرین باشە. دوای ئەوانش بۆ وابزانم هیچ سودێکیش نابێت ناوەڵە سوودی نییە چکم تازە مرد ناگەڕێتەوە لەگە مردیش دەی بڵێ وە ئینای لای وە ئینە لێ ڕاجعون خوا لە گونای خۆش و خوا جێمەکانی بکاتە بەعاش وە باشەوە دەڵێم هەتا نەمردیە لەگەل ئەگە مرد ناگەڕێتەوە. پێشی وەکە ڕاتندان لێ دەکەم سەرچاوم برا سەرسەرێ من چەند گرنگە مرۆڤ تا لە ژیانی مابێ ڕێزی لێ بژیرێت و خۆشەویستی خۆمان بۆ دەربڕێت. وەڵڵا مرۆڤ چەند قەدری یەک و دوو بگریت زۆر باشە هەر ئەوەندەیە هەتا لە کنتە ئەو گاوێ چوو ئەو گاوێ عەمرێ خوای کرد ئیسیفادە ناکە بەڕاستی ئیسیفادە ناکات چکمێ هەر ئەوەندە لەگەلتە مرۆڤەکە چەند قەدری بگریت چ برادرت بیت چ هاوسەرت بیت چ بابت بیت چ دایکت بیت چ خوشکت بیت چ برات بیت چ جینارت بیت چەند هاوکاری بیت مادی بیت مەحنەوی بیت دەستی بگری بە هەموو شکلەشێ چاوی خۆت لێ بکەی بە هەموو شکلەشێ لەگەلی تەعامل بکەی بە هەموو شکلەشێ لەگەلی بڕۆی چەند باش بی باشە. باشە دوای ئەگەر ئەوانەکە کرا و باڵێن نەکرا و
کە دوای ئەو کەسەکە مرد و لەسەر خەبران خەمش یەکجار زۆریان خوارد و لە خۆیاندا و گریان هیچ سوودەکی دەبی بۆ کەسە بەخوا ئیسیفادە ناکە چەند لە خۆ بدەی بگیرەی تازیەی دانێ چی بکەی ناگەڕێتەوە تازە تشتەکە لە دەستتدا چوو برادێکی خۆم دەڵێم لەگەلمە لەگەڵ دلیم شکاند دلەکە وچی خۆ لێ نایەتەوە چ بچمە سەقەبران لۆی بگیرێم لە خۆ بدام ئیسیفادە ناکە هەرەندە لەسەر حتا چی مەسە تازیەی تێر گیرام لە خۆمدا ئیسیفادە ناکات هەرەندە لە ژیانە لەگەلی باش بە بە مادی بە موحنەوی چەند لەگەلی بی زۆر باشە بە هەموو نەوعەشێ ڕێز لە کەم لە ژیانە احترامی بگری ڕێزی لێ بگری تەقدیری بگری دا خەڵک احترامت بگری ڕێز بگری چکە ڕێز لە ئەخلاقە ئەخلاقش لە ئیمانە مەشمەلەتی مسلمانی ئەگە پیاویش مرد هەر دەبی ڕێزی لێ بگری و ڕێز لە مردنی بگری لە بەوەی شەیتان وازی لێ دەینی دەبی توش وازی لێ بینی و قەدر قیمەتی خۆی هەیە باشە دەبێت زۆر زیادە گوترێت لە دوای مردنی زۆر جار قسەی لەسەر دەکرێت و باسی دەکرێت نا ئەوە گوناحکار دەبی چکۆت ئەوە مرد تازە خلاص کۆتایی بە ژیانی هات بەس پێشەوەی بمری ڕێزی لێ بگرە پاش ئەگە مرد فایدە ناکە هیچ سوودەشی دەبێ سوودی نییە. تازیەکەیدا بڵێن خواردنی بۆ بهێندرێ مەولود نەبێ بۆ بکرێت زۆر شتی دیکەی بۆ بکرێت لە تازیەکەیدا هیچ سوودەشی دەبێت کە تو لە ژیاندا هیچت بۆ کەسەی نەکردو کە دوای مرد ئەو شتانی بکردی هیچ سوودەشی دەبێت بۆ کەسە سوودی بۆ نابی بەس ئەو کابرای دەڵێمە خێرە و خێراتی دەکەم ئەگە مردم ئەوینەوە بکە خێر کاکە تو ساخی بە خۆت خێری خۆت بکە باشترە بەڵێ بینێرانی خۆشەویست بەم جۆرە هاتنە کۆتایی بەرنامەی ئەمجارەی دەنجی خەڵک لە خەزای بەردەڕەش ئەوێکی بیست بوون ئەمە ڕابوچنی هاوڵاتیان بوو لە سەتەوەری ئەم جارەمان سپاس ئێوە دەکەین کە بینەرمان بوون سپاس بۆ یارمەتی دەرم جەلال گۆران تا بەرنامەیەکی دیکە و تا تەوەرێکی دیکە ڕێز و خۆشەویستی من قبول بکەن و بەخوای گەورەتان دەسپێرم خواتان لەگەڵ